گەلی کوردستان لە ڕۆژاوا بە لە قۆناغێکی هەستیادان قۆناغێکی گوزەری زۆر گرنگدا لە داڕشتنی داهاتووی ناوچەکە و داهاتوی کوردستاندا چارە نووسازە و زۆر دەبێ بە گرنگی و بە وردی و هەستیاری لەگەڵ ئەم قۆناغە بڕوانن. ناوچەی ڕۆژاوا لە کوردستان ناوچەیەکی جیۆپۆلیتیکی زۆر گرنگە، چکە بە شێوازێک لە شێوازەکان وڵاتان بە هەستیاری مامەڵە دەکەن لەگەڵ دروستبوونی ئەم کەیانە کوردستانیە تازە لەدایک بووە. ئەم کەیانە کوردستانیە لەدایک بووە بەداخەوە ڕوبەڕووی هەڕەشەی گەورە دەبێتەوە. زۆربەی ئەو هەڕەشانی کە ڕوبەڕووی دەبێتەوە هەڕەشەی دەرەکین، هەندێکیشیان هەڕەشەی ناوخۆین. هەڕەشە دەرەکیەکان ئەتوانین پێوانەی بکەین بە هەڕەشەی ترسناک و ئەتوانین پۆلێنی بکەین بە چەندین جۆر هەڕەشە وەکو هەڕەشەی وڵاتانی دەوروبەر، بە تایبەت هەڕەشەی تورکیا و هەڕەشەی وڵاتی سووریا بەسەر ئەم کەیانە لەدایک بووە. لە ڕووی جیۆپۆلیتیکی بەداخەوە هێزەکانی تورکیا توانیان هەندێک ناوچەی کوردستانی لە یەکتی داببڕێنن، ئەوە کاریگەری خراپیە بوو. دەبوایە کەیانێکی فیدرالی نەتەوەییان ڕابگەیەندبە بۆی بتوانن جوگرافیای کوردستان لە ڕۆژاوا دیاری بکەن و بەشەکانی کوردستان کە ڕزگار نەکراوە تاکو دواتر ئەمانە بەشانە ڕزگار بکرێ و هەرێمێکی کوردستانی دەو ناوچەیە ڕابگەیەندرێ تاکو لە ڕووی دەستوری و قانونی ئەو هەرێمە بتوانێت مامەڵەی دیبلۆماسی و سیاسی و بکات لەگەڵ هێزە دەوروبەرەکانی بەتابەت سووریا و تورکیا و تاکو بتوانێت کاروباری ملەتی کوردستان لەو ناوچەیە ڕێک بخاتەوە و بتوانێت شوناسی هاوڵاتی بوونی ئەو ناوچەیە یەک بەخاوڕێکی بخا و کاریگەری و ئاسەواری تعریب و تەبعیز بسڕێتەوە، چونکە ڕژێمی تورکیا و ڕژێمی سووریا هەردووکیان حەز ناکەن چاوێن هەڵنایە بە ئەوەی هەرێمێکی کوردستانی لە ڕۆژاوا دروست ببێ. بۆیە دەیانەوێ ئەم دۆخە بەو شێوازە بمێنێتەوە بەبێ ئەوەی بنەمایەکی یاسایی و بنەمایەکی جێگیری هەبێ تاوەکو دواتر بتوانن لە دەرفەتێکدا بیتوێننەوە یا لە ناوی بەرن لە باری بن. بۆیە پێویستەکە ئێستا ئێمە کار بکەین و پێویستە کات ڕۆشنبیران و سیاسەتمەداران لەوێ کار بکەن تاکو بتوانن ستراکچەری سیستمێکی سیاسی دابمەزرێنن لە ڕاستیدا گرنگە ئەوانەی ئێستا لە ڕۆژاوا دەسڵاتیان هەیە و بێکارێکی سیستماتیکی بکەن، پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێک بخەن و تاکو پێکەوە لەگەڵ هەرێمی کوردستانە بتوانن دژی تیرۆر و دژی تونڕەوی و دژی ڕەگەزپەرستی بوەستنەوە تاوەکو بێتە دەرفەتێکیش بوو ئەوەی یەک بازاری ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوا دروست ببێ و پرسی کوردستان لە هەر چوار پارچەکە چارەسەر نەکرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرگیز ئارامی بەخۆی نابینێ. ئەو هێزانی کە دژی کوردستانن لە ڕاستیدا هێزی توندڕە و هێزی تیرۆریست و هێزی خراپکارن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا. ئەگەر ئەوان هەر بەها بمێن گەشە بکەن کێشە بۆ هەموو جیهان وش دەشبێ ئەو مەسەلەیەک لا بکرێتەوە کوردستان ڕزگار ببێ